سبا روشای کمین جشن قربانیه لید بازار پارزگاه حلب چایده والهیه که مزون خویادگه. او یک جیجبر بیکاری بو هابونا زیده یا نرخین کلوپل و خرابونا روشا داراییه. ولاتی نگارن وکی پیویست مدکاریان بکن و روشا دکانداران جی بگشتی سسته. دوی درباره ده ولاتین باجیر آخوینو گوتن دلی ما بهاتنا جشن خوشه لیت نبون و خرابونا دباره بویه سدما گو جشن بر بلاوازی درباس ببه. جژنەکانی تر و بەی لە چاو ڕەمەزانە جژنی پێشوە بازار زۆر کزی پێوە دیارە ئەمەش هۆکارەکەی زیاتر ئەگەڕێتەوە سەر بارە مادیەکە بۆ نمونە چۆنەڵی مناڵ تا حدێک بەڵام دایک و باوکەکە ئەتوان خۆیان بگرن لە کڕینی جلوبەرگ و هەنێ پێداویستی ترە و خەڵکیش لە بەروی ئەوانە درەنگدن مەعاژیانی حسابی ئەوە ئەکا کە بۆ نمونە ئەم مەعاشە با بە ئیسراحەت خەرج نەکەم لەوانەیە ئەم مەعاشەکەیت مەعاشێکی تری بەدواوە نەبێ ئەوەش تۆزە ترس یعنی وای کردووە ترس بۆ خەڵکی دروستکە و بازار کەم بێتەوە. وڵای گران بوو هەموو شتێ ناڵێم لە قاتێکی مناڵ و 30,000 تا 4,000 چۆتە سەر جلێکی ئافرەتان بۆ نمونە کراسی 10,000 5,000 چۆتە سەر سیعرەکەی گران بوو لە چاو جەژنی پێشوە ئەم جەژنە گرانترە بەهۆی ئەوە خەڵک باخەڵی خاڵیە خەڵک موچەی نییە گەنجان ئیش و کاریان نییە بەپێی ئەوە کار و کەسابەت نییە هەنێکی باشە موچە خۆرەکەی شوای لێ هاتووە یعنی وەکو کرێکارەکەی لێ هاتووە ئەوی شەر باخەڵی خاڵیەنێتی چینێکی زۆر لە ژێر سپرۆیە هەر خراپە چینێکی مام ناوەندە چینێکشی پێم وایە کەمێ باشترە.